بە گوێرەی ئەو بارودۆخانەی کە ڕوویان لە هەرێمی کوردستان و گەرمیان کردووە لە ئەنفال و ڕاگواستن و بەرپابوونی شەڕ و ئاڵۆزی. بەڵێ ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە 30 نۆڤەمبەر بە ئامادەبوونی بەڕێز سەرپەرشتیاری ئیدارەی گەرمیان و لێپرسراوی مەڵبەند و هەروەها قایمقامی کەلار لە مەراسیمی ناساندنی ڕێکخراوەکەمان ڕێکخراوی شۆخ بۆ گەشەپێدانی تواناکانی ژنان خۆم سەرۆکی ڕێکخراوەکەم و ستافێکی زۆر باش و چالاکم لەگەڵا ئامانجی ئەم ڕێکخراوە ئەوەیە کە تواناکانی ژنان کە خۆیان بتوانان و ئێمە زیاتر هەوڵ بدەین کە ئەو ژنانەی کە توانایان هەیە هەروەها ئەو ژنانەی کە خاوەن بەهرەیەکن خاوەن پیشەیەکی جوانن هەمووی بخەینە گەڕ لە پێناو خزمەتکردن و هەروەها ڕێکخراوەکەمان ڕێکخراوێکی ناحکومیە سەر بە مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکانە لە سنووری گەرمیان ئەبێت ئۆفیسەکەی بەڵام سەرتاسەری هەرێمی کوردستان کار و چالاکیەکانمان لە خۆیان ئەبینێتەوە. بەڵێ ئێمە بە نسبەت خۆمانەوە پەیڕە و پرۆگرامی ڕێکخراوەکەمان دەستنیشان کردووە لە خلالی ئەو پەیڕە و پرۆگرامەی کە دەستنیشانمان کردووە کۆمەڵی ئیش و کار و ئامانجی خۆمانمان هەیە هەروەها ئیشەکانمان لەوە خۆی ئەبینێتەوە کە چەندین کۆڕ و سیمینار و وەرکشۆپ و هەروەها تەوعیە زیاتر کە ئێمە هەوڵ ئەوە ئەدەین کە هۆشیاری ژنان و کچان بکرێتەوە لە هەموو سنووری هەرێمی کوردستان یعنی نەک تەنها لە گەرمیانە بەڵکو لە هەموو پارێزگاکانی هەرێمی کوردستان و هەوڵ دەین بە هەوڵ و ماندووبوون و یارمەتی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان بە هاوکاری ئەوان ئێمە بتوانین چالاکی باشتر و بتەوتر و بەهێزتر ئەنجام بدەین لە پێناو خزمەتکردن.